بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەم شەومان دوو میوانی ئەزیز و بەڕێزی هەیە، یەک لە بەغداوە ئەوی دیکە لە دهۆکەوە. دکتۆر محەممەد شاکر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان ئەبێت و لە دهۆکیشەوە دکتۆر دیندار نەجماندۆسکی سیاسەتوان و وەزیری پێشوو لە حکوومەتی عێراقی لەگەڵمانە بێت. دیارە ئێوە شاگادارن ئەمڕۆ دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو شتی ئەو تۆ تایدا ڕووی نەدا جگە لە سوێند خواردنی ئەو ژمارەی پەرلەمانتارانەی کە لەوێ حزوریان هەبوو. ئەمڕۆ دیارە بێگومان سەرۆکۆمار و سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمانی پێشوو وتاری خۆیان هەبوو. لە دوای سوێند خواردنەکەش ئەوەی تێبینی کرا کە فراکسیۆنەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەکی دیکەی پەرلەمانتاریش هۆڵی کۆبوونەوەکەیان بەجێهێشت و دانیشتنەکەش تا سبەی پێشنیوەڕۆ بە کراوەیی ماوەتەوە. ئەوەی ئێمام شەو مەبەستمانە قسەی لەسەر بکەین ئەوەیە کە ئەم دانیشتنەی پەرلەمان چی لە داهاتووی عێراقە گۆڕێ، چی لە پێکهێنانی حکوومەتی داهات و حکوومەتی نوێی عێراقە گۆڕێ، ئایا ئەکرێت بوترێ کە دانیشتنەکانی پەرلەمان ئەو پرۆسەیە خێراتر ئەکا لە کاتێکدا هەر لە ئێستەوە لە ناو پەرلەمان کێشەیەوە دروست بووە کە کێ گەورەترین کوتلەیە تاوڕادەیی کە باسەکە و پرسەکە گەیەنراوە و هەواڵەی دادگای فیدراڵی کراوە بۆ یەکلای بکاتەوە. داهاتووی عێراق چی بۆ کورد پێیە، چی بۆ کوردستانیان پێیە؟ ئایا پەرلەمانتاران ئەتوانن سەرکەوتوو بن لە بەدەستێنانی مافەکانی کورد لە بەغدایان تا ڕادەیەک وەکو وڵاتیان ئەڵێن تەنها گیرفانی خۆیان پڕ ئەکەن؟ بێگومان باسی هەمویان ناکەین و لەو سەرەوە بەدەستی بەتاڵ دێنەوە بۆ کوردستان. زۆر پرسی دیکەش مەبەستمان ئەمڕۆ قسەی لەگەڵ بکەین. من سەرەتا ئەچمە دهۆک لەگەڵ بەڕێز دکتۆر دیندار نەجماندۆسکی سیاسەتوان و بەرپرسی باڵا لە پێشوودا لە حکوومەتی عێراقی. دکتۆر سوپاس بۆم دەرفەتە سڵاوتان لێبێت. ئەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی خوێندنەوە و تێبینیتان لەسەر دانیشتنی یەکەمی پەرلەمانی عێراق و کۆی ئەو شتانەی ئەمڕۆ ڕوویاندا. فەرموون. بسم الله الرحمن الرحیم. دەستپێکی سوپاس بۆ بینەر کوردستان 24 و بخێراتنا میوانێ تەژت کە ماکاکیا دوار بێگومان ئەبرو ئەم بژین ڕیشتنا پەرلەمانی کوردستانی پرۆتۆکۆلی بووە، یعنی هەر وەکو التزامەکە دەستوری بیا نسبەتی سەرۆکێک کۆمارێک و پشتی پسندکردنا ئەنجامێت هەڵبژارتنا 15 ڕۆژ مەجەلە هەیەک و پەرلەمان دانیشتنا خۆیەکی ئەنجام بدات. لێ ji ber ku ev em bêjin ajawa û fewza û parçebûna hêzên siyasî li Iraqê heye, ev nakokiya çêbîl navbera em bêjin mala şeî ku biye du ber du hêzin du kitle siyasî ne te encam da çirek heftin nebiye navbêna hêzên siyasî ev ê ku herbijartinê Iraqê yanî kursî nayne li ser van her sê posta postê serok komarî û postê serokê perlemanî û postê serokê hikûmetê wekû kutla yanî masterîn kutle rêk heftinek nebû heta wekî encam nedaye. Ji ber vê çendê ev protokolî bû tinê yanî belê ev ya giring jî bûye çunku hêdî hêzên siyasî fişar dikevte ser vê mavê destûrî da rêkê bikevin ser van her sê posta rêkê bikevin ser kutla master yanî ya ku dê hikûmetê pêkînin ev fişarek el ser hêzên siyasî taybetî jî rengel ser hêzên Kurdistanî taybettir partî weketî got vê biryarekê bidin yanî vê nakokiyan navan her du lanê şeî û dê hikûmetê pêkînin kîş yan nêzîkî Kurdan e kîş baştir dê beref daxwazet Kurdayê da ku gel bine û kutla master pêk bînin te encam da hikûmet bête damezrandin. بەڵێ دکتۆر جەنابتان شارەزاترن و لە بەغدا
حزورتان هەبووە جگە لەلایەنە پرۆتۆکۆڵێکە لایەنە ئوسوڵیەکە ئەم دانیشتە بەمانایەوەش دێت کە ئەنجامی هەڵبژاردننی 12 یاری ڕابردوو تەواو بە پەسەندکرا و حسابە و ئەبێت تەواوی هێزە سیاسیەکان لەسەر بنچینەیەوە ئەنجامە هەنگاوەکانی خۆیان ڕێک بخەنەوە ئەوەی لەسەر پارلەمانتارانی کورد و سەرکردایەتی سیاسی کورد لە ئێستادا پێویستە بیکات چییە؟ کاکێ ئەف ئەم بژن ئاژەوە و ئەو فەوزا سیاسی لە عێراقی دروست بیە بدنا من ئەنجامی پارچەبوونا یعنی ماڵە شیعیە هەندە هێزە سیاسیە لێ بدنا من ناکۆکیت ناوبەینە سیاسەتە ئەمریکی و سیاسەتە ئیرانیە لە عێراقیژی بتایبەتی ئیران یعنی دەبێت وێ فشارێت سەر ئەمریکای دروستکردە فەوزاکە سیاسی لە عێراقی دروستکردە بۆ ئەمریکا ناچار بێت هەلگەل ئیرانی ڕوون تاخوارە ئیران هەندە مەرجەتخوا چ لە عێراقی بنە چ سووریە بنە چ بەحسێ یعنی ئەم بژین ئەو سزایان سەر ئیرانی هاتنە دەینان ئەvە ینی ئەم بژین ناکۆکی سیاسیە سراعکە سیاسیان نەبەرەوان هەردوو هێزا ئیران و ئەمریکایژی لێ بدیتنا من نایلن یعنی بندەست دەرکەوێت ئەنجامدا هەر بگەنە ڕێککەفتنەکێ کو حکومت عێراق پێک بینین ئەمە واگەدارین هەمی مثلا هەرش 2005 لە دوای ینی دوایە داوایە 2005 حکومەت عێراق هاتینە هەمی ئەنجامی ڕێککەفتنەکە بێ ناوبێنە ئەمریکای و ناوبەینە ئێرانە یعنی حکومت عێراق واتێت بێت توێ ئەمریکی بێت توێ ئیرانی سەر نەبێتە لێ ئەم بەحسێ ئەمریکا ترامپ بیتکینە کوڤافکە سیاسەتە ئەمریکایەوە کو لاوە هەژمونە ئیرانی چ العراقي بتا چ روشات نافرا سوريا لبنان ام بجنيا منا دفت يعني فيها هجمون النهل ان ايران في دوري نقرت في منطقه كو دوره كي بجنا اجوات تقدانا دكتور زوجا قصه سرواكي او تريت راسته لا بشكاني ترينا وتشكر رنگا برجونديكاني ايران وامريكا بريك بكوي بلام قصه سر او هي كبرجونديكاني ايران وامريكا بەرەی ئێران و بەرەی ئەمریکا لەسەر مەدان و لەسەر خاکی عێراق بەریەک ناکەوێ بەڵکو تەواوی حکوومەتەکان و کابینەکان بە موافقەتی هەردوولا دروست ئەکرێت و پێک ئەهێنرێت پێت وایە ئەم جارەش بەو شێوەیە بێت یان ئەم جارە بەرژەوەندی ئەمریکا و ئێران ڕەنگە لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق بەریەکتر بکەوێ يعني احتمالا اما قلت اف فوضى سياسي دروز بو انجامي ابا تايبتي يعني ايران دبت توظيف كتاي ام قاتوي انجامي هروي ودي كو ركب كمن قال ايراني السر باشروجا حكومتها يعني دهاتو يا عراق تتكرن لي ما تقولي اري اف سياستا يا حكومتها مثلا امريكا يا اوباما بيت هالصلاة لي ترامب برويات سياستا كدي واستراتيجيه كدي برامبر ايران هي استراتيجية في الشراكة السياسية أم بجنا أربوري رنجا حتى بقت عسكري جي كل سر إيران هيك و دا هجمونا إيران في منطقة كمتر اللي بكتايان نهلت يعني بديتنا من الصراع حتى بكي حسمنا بيها بس هكا هزن سياسة عراقي في حسمنا كان رنجا أمريكا وإيران نشار بنا يعني أمريكا الجل إيراني عندها تفاهماتها هندا اللي تجاش نابكنا كودا روش عراقية سياسية تكنش تو الأنجام دا حكومتك عراقي بتا بكينان. بله دكتور دیندار بێگومان ئێستا منە چمە لای دکتۆر محەممەد و دواتر دێمەوە لای جەنابتان دکتۆر محەممەد شاکر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سڵاوتان لێبێت دکتۆر ئێوە ئەمڕۆ لە دانیشتنی یەکەمی پەرلەمان سوێندی یاساییتان خوارد من ڕێک لەو پرسیارەوە دەست پێ یەکەم بۆچی لە دوای سوێندەکە پارلەمانتارانی پارتی وێکێتی هۆڵەکەتان بەجێتان هێشت یان دۆخێکی یاسایی بوو دوای سوێند خواردنەکە هاتنە دەرەوە بەڵێ زۆر سپاس طبعا نەخێر ئێمە هۆڵەکەمان جێهێشت لەبەرەوەی ئەگەر بەپێی ئەو بەرنامەی کادا ڕێژراوە دوای سوێند خواردن دەبووە سەرۆکی پەرلەمان لەگەڵ دوو جێگرەکەی بەپێی دەستوریش هەروایە لە یەکەم دانیشتن دەبووە سەرۆکی پەرلەمان لەگەڵ دوو جێگرەکەی هەڵبژێردرێن بەڵام ئێمە هۆڵەکەمان جێهێشت لەبەرەوەی تا ئێستا ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان لەگەڵ یەکێتی کە ئێستا وەرەقەیەکی هاوبەشمان ئی مفاوەزات ئامادە کردووە لەگەڵ لایەنەکان قسەی دەکەن تا ئێستا نەگەیشتینە ڕێککەوتن
لەگەر هیچ لایەنێک کەواتە ناتوانین ئێمە بەشدار بین لە هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان تا بەرچاومان ڕوون نەبی بە دڵنیاییەوە ئەوە قەراری خۆمان بوو. بەڵێ باش ئەگەر نا بەپێی دەستور بە دەبووە لە هۆڵەکە بمینێنەوە. باشە لە خولی ڕابردوودا زۆر جار کە کورد هۆڵی پەرلەمانی بەجێهێش لە ژوورەوە زۆر پرس بەسەر کورددا تێ ئەپەڕێنرا و گوێ لە کورد ناگیرا. پێتان وایە ئەم جارە شوابەیان بەبێ کورد ناتوانن نە سەرۆکی پەرلەمان نە دوو جێگرەکەی دیاری بکەن. ئێمە پێمان وایە یعنی بەپێی ئەو مفاوەزاتیش تا ئێستا بەردەوامە هیچ جار هێزە شیعیەکان وەکو ئەم جارە پەرتەوازە نەبوونە. ئێستا ناوماڵی شیعە بە تەواوی پەرتەوازەی پێوە دیارە. بە بچوونی ئێمە ناتوانن هیچ لایەنێک ناتوانانی حکوومەت تشکیل بکە بەبێ بەشداری کورد بە تایبەتیش بەپێی بەشداری پارتی و یەکێتی. واتە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بە شاندێکی ئاست بەرز لە ئێستادا لە بەغدان تا ئێستا هیچ ڕێکەوتنێکیان لەگەڵ لایەنەکان نەکردووە سەبارەت بەوەی کێ بکرێ بە سەرۆکی پەرلەمان و دوو جێگرەکەی سەر بە چ لایەن و لایەنێکی دیکە بن. نەخێر تا ئێستا تا ئەم ساتە ئێستا ئێمە کە قسە دەکەین نەگەیشتونە ڕێککەوتن لەگەر هیچ لایەنێک چونکە ئەگەر گەیشتە ڕێککەوتن ئەو کات دەتوانی بڕیار بدرێ یعنی ئەو کوتلەی ئەکبەر کە تەشکیل دەکرێ و کە حکوومەت پێک دەینی طبعا عێراق دیارە عێراق لەسەر ئەساسی يعني بشوا حكم عراق بشوازي شيء توافقية عادة كاتفاق ذكري وكرديش أجر بجدار بي لا بكيناني حكمت أكيد دبيت ديار بي رئيس برلمان لتحزبك دبي ورئيس وزراء لتحزبك دبي ورئيس الجمهورية هروا يعني هموي وكو يك باكيج تماشا ذكري تا استا تا أمساتش نجيشتنا ركوتن كرد لهيت يعني كمفاوضات ذاك لقال لاينا كان هردو لاين الشيعة كاستا ركابريان بو بيكيناني حكومة ركابرية كتر دكان كرد بيك مسافة تعامليان لقال ذاك إما وكو بارتي بتايبتي بيك مسافة تماشاي همو لاينا كان دكين هيت لاينك للاين شتر بنسبة إيماني زيك نية ناوكان مسميات أحزاب شخصيات جرينجنية لناي بارتي أو جرينجا أو مطالب أو دواكاريانية كاستا لو ورقة مفاوضاتي استوفدي بالاي بارتي يشتي طبعا مفاوضاتي لسردكن مطالب داوكاري كهموشي مطالب الدستورين داوكاري دستورين بيوندي با ما في الدستورية كان خلشي هريمي كردستان وهيا كخوي لا توافق والشراكة والتوازن دبيني بلام لو ورقة براستي أم سيبنا مايا ورد كرايتوا هم يبزواني خرد كرايتوا وتفاصيل وردي تدايا وهموشي هر برقية كباس كراوا هر خاڵێک کە باس کراوە هەر داواکاریە کە عرض دەکرێ ئاماژە بەو بڕگە و بەو مادانە کرایە کە دەستور ئیقراری کردووە یعنی داواکاریەکانی کورد هەمووی داواکاری دەستورین مافی گەلی کوردە و هیچ مەبەستێک نییە یعنی بەنسبەت ئێمە هیچ هێڵی سوور نییە هیچ یعنی کورد ڤیتۆی نییە لەسەر هیچ شخصیەتێک لەسەر هیچ لایەنێک بەڵام دەمینێتەوە کامەلە ئامادەباشی تێدایە و زەمانەت و ئالیاتی جێبەجێکردنی ئەو مەطالبانە کە پێشکەشی کرد كرد بتايبتي ما بس لبارتي ويشتي ده كان ركوتن لقل أم لا أنا ده كانوا داخلي أم حلفة دبن. دكتور محمد يعني يوكو برلمانتاراني يكيتي وبارتي أقداري دانشتنو كوبونو يعني هنجاوا كان ركوتني شان دي يكيتي وبارتين لقل لا أنا كان. بله إما يعني دوينه وفدي بالاي بارتي ويشتي ك يعني دواي سرداني حزب كان ولا أنا كان دواي وكسرداني أن كردن هاتنا لاي إما بيك ولا قل باشا بابلين أندام برلماناني بارتي ويشتي دانشتنو تفاصيل وردكاري يعني أم ورقة عمل يعني أم دواكاري ك دواكاري كردة دواكاري بارتي ويشتي أبو إما شكر دوا أكيد إما أقدارين ودويني بروني هم مخالكين بو إما باس كردو شيء كردوا أو ورقي دانستاني يكتيو بارتي أماديان كردوا يعني كأي ولا قليان دانشنو كوبونا وهيج أماجيان بودا لتشلاني كونزيكترن ياخد لسر يعني برو بيشتوني كبير لسر برسي ككرداواي كردوا بدياري كراوي بارتي ويكيتي
وەکو باسم کرد ئەوانش تاکیدان لەسەر ئەو خاڵی کردەوە کە ئەوان بەنسبەت ئەوان بە یەک مەسافە تعامل لەگەر هەردوو لادەکان باس لەوە نەکرا لە کامە لا نزیکترن یان لە لایەنێک زیاتر هاتۆتە پێش ئەمە باس نەکرا هەر ئەوە باسکرە تا ئێستا با بڵێن تەحالف لەگەڵ هیچ لایەنێک نەکراوە مجرد داواکاریەکان عرض کراینە انتیزاری ئەوەی دەکەن کامەلایەن بە پێر داواکاریەکانی کورد دێت و ئامادەیە ئەم خاڵانە جێبەجێ بکە دیاریشە لە مفاوەزات یعنی ناکرێ ئەکید لە مفاوەزات وایە ناکرێ هەموو خاڵەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ عادەتەن یعنی بە هەندێک هەموو لایەنەکان احتیمالە هەندێک جار مەطالیبی لایەنەکان متعارض بن شیعە شتێکی بوێ ڕاستەوخۆ دژی مەطالیبی کورد بی کورد شتێکی بوێ شیعە پێرازی نەبی یان سونە پێرازی نەبی ئەکید لە مفاوەزات تەنازولات لە هەندێک خاڵ دەکرێ و 100% وەکو خۆی احتیمالە جێبەجێ نەکرێ بەڵام کامەلایەن ئامادەباشی تێدایە خاڵە گرنگەکان کە لە وەرەقەی مفاوەزات هاتووە جێبەجێ بکە ئەکید ئێمە لەگەڵ ئەم لایەنە دەبین و هەر لە کۆبوونەوەکەش تەکید لەسەر ئەوە کراوە باس نەکرا لە کامەلایە لایەن نزیکن باشە سوپاس دەکەم دکتۆر بێگومان من دێمەوەلات بۆ ئەوەی باسی گەورەترین کوتلەش بکەین و ڕای کورد لەو نێوەندەدا دکتۆر دیندار بەرپرسیارەتی باڵاتان هەبووە پێشووتر لە حکوومەتی عێراقی یعنی ئەمەوێت لە ئەزمموی خۆتەوە وەڵامی پرسیارێک بدەیتەوە یعنی ئەمڕۆ سەرۆک کۆمارە کوردەکە بە زمانێکی عەرەبی پارا و ئاماژەی بەوەدا کە پەرلەمان ئەتوانێت کێشەکان چارەسەر بکات پێتان وایە پەرلەمانی عێراق ئەو هەموو ڕنگ و دەنگ و ئەو هەموو پێکهاتە و ئەو هەموو بەرکەوتنەی لەوێ بەدی ئەکرێ یعنی بتوانێت چارەسەری کێشەکانی عێراق بکە یاخود ئاڵۆزتری ئەکات جاره کاکیت گرد چه کیشه نه کو پرلمان مثلا به وقت دیت چرا سر کته کم بحثه یعنی کردستان بکنه بدیت نامن یعنی هزن سیاست کردستانی بد مراهنه سر دابجبونه یعنی پارچبونه مالا شیعی نکته اف مالا فتوا که یعنی بریارک سیاسی ده جرک دیگه نه ایک یعنی تیار صدری لهمی حکومتا حزب الدعوه بیا بجدار بیاد حکومتا ده 4-5 وزیر هبونات همی حکومت دا خلافه سیاسی کرد دوید در فتح وجود دابینه بزرگترین وقت بریاره که بدن نزدیکی کنه نزدیکی کشنینه یعنی کرد و گفت که یک مثلا هزن سیاسی تایبادی پارتی ایکتی کو گفت که دویز سرکیت یت کردستانی نه اول چند جارا دانستاندن گلوانی ذکره چل هبره چل بغداد انجام دا وقت زانی باید مثلا ارکی پتر نزدیک بو اجي وكي كاك دكتوري نابج همي موافقين كردا بكو البروجي السياسي بارتي وكاتيا دي يعني هزن شيعي يعني عربي آمادنا كو هل يستوان بوزيتيف تبتا ايجابيتا براوان چندال السياسات فندن ممكنه شو ممكنه بلا بديت نامن كرد يعني هزن سياسي كردي بتايبتي بارتي وكاتيا في بزترين وقت بريارة كبدن اري قال كينا يعني امزانی به وقت یعنی افردو هزک نزدیک امریکا و امریکا فشار سر کردا و غیر کردا درست کتا کو بگنه سایرون و نصر و عبادی به ترایش زراو فشار کدی هل سر کردا فشار ایرانیا کو افزا ام بیجن نصر و فتح چنل گلوانا کرد و خيار یعنی اف خيار حتی دمای که اوی پیوست لیستادا پارتی و گیتی بیکات اوی خوی یگلاب کاتوا بە بڕای ئێوە پێویستە خۆی بۆ عەبادی یەکلا بکاتەوە یاخود بۆ مالیکی بە مانایەکی تر خۆی بۆ ئەمریکا یەکلا بکاتەوە یاخود بۆ ئێران یعنی پارتی وەکەتی وان دانوستاندنت کرین احتیمالا ئەم داگیردارنین سەر تەفاسیری وان دانوستاندنان ناو گەل هێزن چ ئەم بژین شیعی و عەرەبی شیعە بنە یان هێز سونی بنە لێ کورد بيضة القبانين يعني كرد حكومة العراق نرى وصلت كرد هكا يعني كرد نشط حكومة نايتا بكينان حكومة هذا بكينان 2014 بكردجي وفي وقت كردا 58 مقعد هنا 58 مقعد ريكيل بكينان حكومة العراق نايتا قتم طيبتها كفشارة أمريكي هبن وأمريكا دفتش في ألوزية در كفتو حكومة العراق بكبينت كرد فت رعاية طبعا أودياب كنا ایک موقف امریکی و هلوست امریکی چون که امریکا هیچ کاب قوت و زلیزه که دنیایا ایران افرو مشکل و کشه تابوری و سیاسی تنه
کرد به خیاره یعنی هزن سیاست کردی به خیاره یعنی بدماهیک بینن یعنی نه امریکایی جی بخنه موقفه که حرج نه ایرانه یعنی امنا برجاندیا کردانی نه دجی امریکا بینا دجی ایران ل کرد و ساکنی ابرو برجام دیتوان گل کیش لانی نه یعنی کیش با یعنی پاشروش دید خدمتا کی دابت یعنی کی دید خدمتا کرد دابت دواندا اما پارلمان عراق کشن یعنی کشن عراق کشن آلوزن گلک یعنی پارلمان هر پارلمان که هاتی و دوره خواب بینه چرا سر وان کشت سیاسی بینه یا کشت آبور بینه یا یعنی هم بیشتر کشت جواگی بینه یاسایی بینه پارلمان بدوان کشا تایبتی هم بیشتر کوف یاسایت حتی وقت دستوری نه الحکومت العراقی هم پارلمان عراقی او یاسا درنه خستینه یعنی پارلمان و هولبتا کوفان یاسا در بخطو کشن سیاست عراقی چرا سر کرد. لیبدیت نمونه پارلمان اجوی که پارلمان دی بنا کرد همی کشن سیاسی و جواکی و عبوری عراقی چرا سر کرد. بله سپاس دکم دکتور محمد یعنی دکتور دیندار بابتی که گرینگی و روزان ئاماژەی بەوەدا کە درەنگە پێویستە یەکێتی و پارتی خۆیان بۆ لایەنێک خۆیان بۆ بەرەیەک یەکلا بکەنەوە بۆچی یەکێتی و پارتی تا ئێستا نەیانتوانی و ئەوە بکەن بەڕای من زۆر گرنگ نییە یعنی خۆی بۆ پارتی و یەکێتی خۆیان بۆ لایەنێک یەکلایی بکەنەوە گرنگتر لەوەی ئەوە کە یعنی خاڵی هەرە گرنگ ئەوە بتوانین ئەو داواکاریانە زۆرترین مەطالیب و داواکاریەکانی ئێمە کە لە وەرەقەی مفاوەزات هاتووە جێبەجێ بکەن گرنگ نییە خۆمان زوویەک لای بکەینەوە ئەگەر ئەو لایەنانە ئامادە نەبن مەطالیب و داواکاریەکانی کورد جێبەجێ بکەن با ئەسڵەن کورد هەر بەشدار نەبی لە پێکهێنانی حکوومەت بەڕای من یعنی بۆ هەندێک پۆستی سیادی و بۆ هەندێک مەناسب تەنازل لە داواکاریەکان بکەی یعنی ئەوە ناینی داواکاریەکان بەنسبەت پارتی و یەکێتی بە تایبەتی یعنی داواکاریەکان و مافی گەلی کوردستان ئەوە گرنگە مەفروزە پێداگری لەسەر ئەوەی بکەن ئەگەر هیچ لایەنێک ئەو داواکاریانە جێبەجێ نەکا با پارتی و یەکێتی بەڕای من هەر ئەسڵەن مشارەکەەکەن لە حکوومەت بە معارەزە خۆ یەکلانەکردنەوەی پێکهێنانی حکوومەت بەبێ پارتی و یەکێتیکردن لە لایەنێکی دیاری کراو ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا ئێستا گەورەترین کوتلە ڕانەگەیەنراوە يعني كتأثيري هبوبي لسروي جورترين كتلة تشكيل ببي نخير يعني اوان يكيتي وبارتي تشاوري او بن جورترين كتلة تشكيل بيت ان جابر يا رب دل لقل كيبن نخير ما بستك اواني بهيش بارتي ويشيتي تا استا خوان يكلاينا كردوتوا سببكي او هيت احتمال يعني مطالب وداواكاري كاني كرت لهيت لاينك وكو بيويست يعني نهاتنا بيشوا وضمانات وآليات يعني مفاوضات بو أويا زورترين أو داواكاريانا جيبة بكرين وضمانات وآليات جيبة كردني داواكاريا كان هر لاينك بيش كشبكا هيز جرينج لاي بارتي يعني أم لاينة لايني سائرون ونصرة يعني لايني فتحوا دولتي ياسايا هيت جرينج نيا بلام أجر حكومة تشكيل بي بارتي ويشيتي يعني براستر أجابلين ببي كرد ئەوە بەڕاستی ڕاستە لە ڕووی دەستوریەوە کێشەی نییە بەڵام ئەوە پێچەوانەی ڕوحی دەستورە چونکە دەستوری عێراق باشە یعنی لەسەر ئەساسی زۆر کەماوە دەستوری عێراق دەستوری مکەوینات و قەومیاتە بەڵێ باشە کاتم زۆر کەماوە گەر زۆر بە کورتی وەڵامم بیتەوە یعنی دوو لایەنە سەرەکیەکەی شیعەکان یاخود با بڵێن دوو جەمسەر و دوو بەرەکە سەبارەت بە گەورەترین کوتلەیەکێکیان ئاماژە بەوادا کە خاوەنی 177 کورسی ئەوی دیکەیان ئەڵێ 145 کورسی ئەم دوانە دووکیەکاتە 322 کورسی و خۆی لە خۆیدا پەرلەمانی عێراق 329 کورسیە و هێشتا کوردیش بە تەواوەتی نەچۆتە ناو ئەم پرسەوە یعنی ئەوەی لە ناو پەرلەمان ئەگوزارێەوە ئێوە لە نزیکەوە ئاگادارین کێ نزیکترە لەوەی کە بێ بە یاخود تشکیلی گەورەترین کوتلە بکات لە ناو پەرلەمان زۆر بە کورتی بەڵێ طبعا لايني نصر سائرون لايني نصر سائرون اوانا كدلين زياتر ل 170 كرسي مان هي اوانا بالبشت بوي كرئيسي كتلكان توقيعيان كردوا دلين حفده تحالف استا رئيسي كتلكان توقيعيان كردوا بلام زور لانداماني ام حزبانه وام لاينانا لم حزب نماون ام اندامانه توقيعيان نكردوا تنها رئيسي كتلكان توقيعيان كردوا بلام
ئەوەی با بڵێن 152 ئەندام بە تەوقیعی حەی جەماعەتی با بڵێن دەوڵەتی قانون و فتح تەوقیعیان کردووە. ئیدی ئەوەش ئیشکالیەتێکە هەردوو لایەن خۆیان بە کوتلەی گەورە دەزانن. هەردوو لایەن خۆیان بە کوتلەی گەورە دەزان. بەڕێی من ئەم مەسئلەیە دەبیت محکەمەی ئیتیحادی یەکلایی بکاتەوە کامە کوتلەی گەورەیە. ئایا یعنی سەرۆکی کوتلە حەقی ئەوەی هەیە بڕیار بدە لە جیاتی ئەندامەکانی یان دەبی خودی ئەندامەکان تەوقیع بکەن. ئەوەش ئیشکالیەتێکە دەبی محکەمەی فدرالی تەفسیری بکاتەوە. بەڵێ ئێمە کاتمان تەواو بوو. دکتۆر محەممەد شاکر ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، واروە بەڕێز دکتۆر دیندار نەجماندۆسکی سیاسەتوان و وەزیری پێشوو لە حکوومەتی عێراقی، زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانتان، سپاس بۆ ئەو کاتی بە ئێمە و بابینەرانتان بەخشی. بەڵێ تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.